بەناوی خۆی مەزن ئەو پادشایە کە تەنیایە و شیای حەمد و سەنایە سپاسی ئەو پەڕیشایانی بەرزی پەڕی مێشولەیە بۆ شانی بەرزی. بەناوی خوای گەورە و دڵۆڤان سڵاو دەکەم لە گشت ئێوە بینەرانی خۆشەویست و ئازیز هاوڕێیانی هەمیشەی بەرنامەی کانگای ژیان زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاوان ئەو ڕۆژ لەگەڵمان هاوڕێ بن کاروانی کانگای ژیان هاتووە بەرەو شاری سەربەرزی بۆکان هاتوین بەرەو ئاوایی کانی ڕەش هەڵکەوتوو لە 35 کیلومتری شاری جوانی بۆکان سەر بە بەشی ناوەندی لەگەڵمان هاوڕێ بن دەڕۆینە ناو ئاوایی و لەگەڵ خەڵکی ئەو ئاواییە زیاتر دەتوین. مامالی خۆشەویست و ئازیز دایم بە تەمەنترین پیاوی ئاوایی کانی ڕەش هەر هەوە سەرەتای بەیانی کە هاتین پلاتۆی سڵاوکردن زەپت بکەین دیتماکە مامەعەلی لێرە خەریکی ئاوداشنی وێنجەیە. ئێستا لەگەڵ مامەعەلی باسی وەزع و گوزەرانی خۆیان لە ڕابردوودا لە ئاوای کانی ڕەش دەکەین. ماندوو نەبێ و مامەی گیان باشی شکر سلامەتی مامەعەلی گیان چێت پێ دەڵێن؟ چۆن پێ دەڵێن؟ دیماڵە چێتان پێ دەڵێن چێتان پێ دەڵێن بە خۆتان؟ ماڕەحەلی هەوڵازارای هەوڵازارە. تەمەن و چەندە مامەعەلی گیان؟ تەمەن و چەندە؟ تەمەنم 110 ساڵە. ماشەڵڵا ڕەبی تەمەن درێژ و لەرساغ بن ئینشەڵڵا. وەلە دیێ و ئاوایەن ماما؟ بەڵێ. وەلە دیێرن؟ بەڵێ. نا وەلەدی کولیجێن. وەلەدی کولیجێ هەموو چوار برا و چوار خوشک. بەڵێ. ئەوەندانە لە کولیجێ بوونەما. ئەی کەنج هاتوونێرە؟ وەڵا زمانی خازی محەممەدە گەل لە دار دراوە ئەو ساڵێمە هاتوین بۆ وڵاتی. 70 ساڵەوەی پێش چۆن بۆ هاتنێرە ماما؟ چۆن بۆ هاتنێرە بۆچی هاتن؟ وەڵاو دەمی ئاغا و ڕعەت بوو ئاغا بۆ گەڕعەتی خراپ بوو دەگەڕعەتی خراپ بوو ئاغا و گوزەرانمان نەبوو زەمینەکەمان خراپ بوو لێرە زەمینمان باشەوە هەموو ئەو باغ و باغات و ئەو برا دەزانێ و هەمووی بابی ئەوەی دەگەڵا من وەک بریان وا بووین هەر دەگەڵ ئەوانەش. مامەعەلی گیان ئەگەر هاتنێرە چەند ماڵ دەبوو ئێرە؟ ئێرە وەڵای پێم بەر 50 ماڵ دەبوو چەندی 11-12 کەشاوەتیدا بوو دەنا هەموو قەرە بوو هەموو لە دەرشی ئاغای بوو داین شوان بوون گاوان بوون گوێلکەوان بوون ئاغای. پەسکاریان بۆ ئاغای دەکردوایە؟ ئەڕڵا کاسبیان بۆ ئاغای بوو ئەی شوێنەڕا ئاغا دە و دوێ دەساندنی جا و گەنم و پێکگار و ئەوانەوە بیریان لە ئەمە هەموو بردیە سار لە کولیجەش و لێرەش و لە هەموو جێگان ئاغا هەروە بوو. مامە مەڕووماڵاتی زۆر بوو ئێرە؟ وەڵا هەی بوو ئەرێ وەڵا هەموو دەوڵەمەند بوون ئەرێ وەڵای هەمووی دەوڵەمەند بوون و هەموو هەوارچی بوو 12 چادری لێوە دەکەوت 12 چادر. زەوی زارەکە چیان لێ دەچاند چیان بەرهەم دێنا؟ چیان لێ دەستاندین؟ دان لە زەوی زارەکەی چتان دەچاند؟ کشت و کاڵەکەتان چ بوو؟ کاڵەکەی چۆن؟ چتان لێ دەچاند لە زەوی زارەکەی؟ لەبەر ئیجارەی خۆمان دەدا و دەوە دوومان دەدا و. مامەعەلی گیان دەغڵودان لێرە چ بوو؟ دەغڵودان لێرەکان لە ئەو دەمی گەرم چینە دەکرد ئەو دەمی خەرجەکەش کەم بوو حالەمیش وا بۆ قەرارێزی زەلام نەبەوە وەڵای خەند و چا وەڵای بلەوە تەڵای لەو سابڵاغی دەهاتم بۆ وەڵاهی ئەلان تەد دوکان لەوێ هەما دەناسم ئەخەر
والله نكه والشبو همو كعالم في خاوض بو تهاتي كاروان سرا كابلا فولي درستادي كاروان سرا أنا بخداي الآن كان زول عالم الحلايق خاوينا عالم هموي برخو دجوي داو هموي طرتك بردتوا زمان يجيب فتيلة رونجر ترشان داد تشاند رونجر سواك داد تشاند ها كده لفتو دا لا يساند وانا وبيلانا من حمو بيديا حمو شم كدوا والله واحد والله ما ادري جنوب بالعان او بلاد ضنا الحمله يستصر مرايا الحمد لله مامي جان سميا ورا خدا پێت بێڵە یا ڕەبی مامە گیان لێرە ڕاهات و توی مەهاباتیتان دەکرد زوعه بۆچی بۆ قند و چای و بۆ شتی و بۆ بەرژی و ماڵ و منداڵی بە کوێدا هات و تۆتان دەکرد مامە بە کولیجیدا بە قەمتەرەیدا و بە قەرەبڵاغێدا و ئاوا دەهاتی وەرە جعودمی خۆمان شوێن نەبوو ئەیبەتی هات و تۆتان دەکرد هەر بە گوێدرشمان بەرە خۆماندا و دەهاتین لەوێ دەمان کرد دەهاتینەوە ئاوا بوو برارە ئەو زەمانی ئاوا بوو مامە چەند نەفەر پێکەوە دەڕۆیشتن بۆ شاری دە کەس و دوو کەس و ئاوا چوار کەس بوو ئەوەندە عالەمە پێکرا بە دەهات دەچوو بۆ سابڵاغە دەنا ئەو ڕۆناس سبعین دەچوو جا چەند و پێ دەچوو بۆ یەکە بگەنە مەهابادێ و بگەڕێنە شەوێکی لێ شتەکە ڕۆژ دما کردی وانەکە و ئەسباب و شت و دوای مامە جان ئەو دەغڵودانەی کە بەرهەمتان دێنا دوایە لە چۆ دەتان بر بۆ ئاشی واشی بەڵێ ئاش لە لێ دیێ بوو ئاشێرکان لە لێ دیێ بوو لە کولیجی ئاشی دە دوازە ئاشی هەبوو ئاشی چ بوون ئاشی ئایا بە ئایا دەگەڕان حواڵەکان دار بوو هاوای کۆڕوان کرد بوو ئاوەکەی پیادە ڕۆیشت خوا لێ بەرداش و شتیان دێنا مامە جان ئاشەکەی ئێرە لە چۆ بوو وەڵا لە نێو دیێ بوو حەل لە نێو دیێ چەند ساڵە نەماوە وەڵای لە مێر ساڵ لەوەتی ئاغا نەماوە ویش نەماوە ئاغا دێخواری دی ئاغا دێخوار بام ئەمالی گیان زەمانی زوو بەرگولی باسی حالەمێ چ بوو وەڵا ڕاک تۆقە بوو خولیان دەڕست و جۆڵا دێکردە ڕانک و تۆغا ئێرە جۆڵای لێبوو نێودەی ئەرێ وەڵا جۆڵای لێبوو نێو دێ چێ بوو سڵتانی مینە سەهۆڵانی بوو هەروە بێتەوە زۆر دووسێک بوون وەڵا مامە جاوە وەختی کاروباری شەرد ڕەنگ و چۆخان دەبەردەکرد ئەرێ وەڵا دەبران دەکە برایکی خۆشم هەر جۆڵا بوو حاجی ڕەحیم بە مرد ئەو ساڵ مرد خدا لێی خۆش بێ یا ڕەبی چیان لەسەر دەکرد سێسە چی هەیە لە سەریان چیان لەسەر دەکرێت زیاتر پێچ و کڵاو بوو کڵاو بوو چی دیکەش وەڵا هیچ کە نەبوو دەسرە بوو دە پێچ و کڵاو بوو ئەوانە بوون ئەدی مامە بەرگولی باسی منداڵەکان وەڵا ئەوان شەر شتومەش بوو ئاوا ئەو دەمی با پێتان بڵم ئەو دەمی چیت کودەریان پێ دەکوێت دەگەڵ وەتەن وەتەن بوو بۆ دەمی ئەمە لەگەشم هێناوە بەشوەتەن هێناومە ئەرێ وەڵای نە چیت بوو ناکوتاڵ بوو لەو سابڵاغی هیچ نەبوو ئەلانش بڕۆە خۆ پیا و کابرا کەوشی دەکرە بە 400 مامە عەلیجان زەمانی زوو ئەگەر نەخۆشێک سەرێشێک شتێک دەنێ و ئاواییدا بوو بە بریندارێک بوو بە شکەستەیەک بوو با چۆن و دەرمان دەکرد وەڵای جا بڕێت بەڵام مەگەر پیرێژ و میرێژنان داهاتن جاشی شوین هەبوو دان هاڕێوە و بە برینەکان وەردەکرد دەنات سابڵاغ دکتوری نەبوو دکتور تاقە دکتوری نازانم چ بوو وەڵای لە بچێتەوە لەحنا چوارڕیانی مزگەوتی هەبات ساغایە ئەلەوێ بوو ئەو دکتورە دکتور وەلهەرام نەبوو ناوەڵای لەحان لە بیم بچێتەوە دەنا ئەو دکتۆر هەر نەبوو مامە گیان جگە لە برینی شکەستە و شتیان چۆن دەرمان دەکرد بەچی شکەستە و شت لاقی کەسێک شکابە دەستی شکابات چۆن و دەرمان دەکرد هەڵمان دەبەستەوە بەچی بەدەستی هەڵمان دەبەستەوە ئەگە لاقی شکابە تان لێدەنا هیچ ئەیچان ئەگە لاقی شکا ئەوەی شکا دەبێت کابرا ئەگە جەڕا بوو هەڵەی بەستەوە دەبێت دەبەستنەوە چارکە بە ئەوە تاوە لێرە لێ هەیە بۆ خۆشم هەڵدەبەستمەوە
مامەجان بۆ خۆشت هەڵت دەبەستەوە؟ ڕای بۆ خۆش مەڵم بەستێتەوە ئەرێ وەڵا. کانی ڕۆژە برادرانە لێرە خەریکی کارکردن بوو مادوو نەبوونیان وارز دەکەم و ئێستا لە زمانی خۆیان زیاتر دەبیستیم زین خەریکی چ بوو مادوو نەبنەوە کاکەی مەمنونم بە قوربان دەست و خۆش بێ زۆر بە خێرن یاخدا هەلبوو ساغ بێ یا ڕەبی باشن شکر سڵامەت والله شکر چاچین خراب نین بە قوربان و بم وڵای خەریکی اتفاق و یەنجە و دەستکەنەوە کاری کشاوەرزی ئەوان ئەگڕەبی قالبوو ساغ بێ ئیشەڵا خۆتان دەناسێنن بەڵێ من نێوم قادری محەممەد نەجات خەڵشکانە ڕەشم تەمەن و چەندە کاکەی جێ وڵا تەمەنم 62 ساڵە ماشەڵا ڕەبی تەمەن درێژ و لە ساغ بن ئیشەڵا وەلەدی ئەو ئاوایەنە کاکە من وەلەدی قادراوایە قادراوای خانەقایە بە منداڵی لە دایکی لەوێ بووم ئیدی کەنج هاتوونێرە وڵا دەستینی ئەو ساڵ هەر ساڵێدا گەیشت هاتوونێرە چۆن بوات نێرە کاکە وەڵی بە ئەو دەمی زمانی ئاغام بوو بام زمینەکەی لەوە خراپ بوو بڕەکیش کاری ناخۆش بوو بۆ کاری کەشاوەرزی شتی ئەو دەمی ماڕۆنی شتیش هەبوو کابرا مەسن پێی خۆشبا لەو دێ دەچەوت دەیەکەی بەدڵی با دەچۆوێ ئەمەش لەبەر ئەوەی ماڵمان لێ نەماڕۆشتی کاتن لێرە گرسانەوە خەریک بەچی بوون کاکە ئایدی هەرە لەو دەمی ڕاخەریچ کەشاوەرزی بووین ماڵات و کەشاوەرزی و ئاوە کاروشت ئەوانە هەلبوو ساغ بێ عەرەبی زیاتر بۆمان باز دەکەم زاینە لان کشت و کاڵەکە لێرە چێ دەچێنن چۆنی ڕامەل دێنن بەڵێ وەڵا لێرە ئەلحان ئەکسەرەن نۆک و مەسە گەنم و نۆک و ئەلحانەوە 3-4 ساڵیش دەبێت چەوەندەری دەکەن دەنا چەوەندەر لێرە نەدەکرا چونکە ئێرە چۆستانە بڕێک سارسیرە خەڵک هەر خەریکی ماڵات زیاتر ماڵات دامداری و ئەوانە ماڵاتی گەورە هەیە یا مەڕ زۆرترە لێرە وەڵام مەڕەکەی پترە لێرە ئەمە وڵاغمانەیە بۆ خۆمانەمە مەڕمان نییە دەنا مەڕیشی زۆرە یارمێنی شۆستان دەکەن لێرە ناوەڵڵا هەردەنی خۆیدا بەڵ هەردەنی خۆیدا پێشتر مەرتان هەبوو کاکە قادر وەڵای ئەمە هەمان بووەلی کەممان هەبوو زۆرمان نەبوو چێ شاخ و چێ و گزەراند و تەیدی لەو شاخ چێوە ئەرێ وەڵا زیاتر ئەلحانی شەر دەچمە شاخ و چێوشتیەوەوانە پێخۆشە پساکیان دەناسی و شاخ و خڕودۆڵانەوە ئەرێ وەڵا پێمان دەناسێنی بزانیان تە لەبەری ڕۆژاوە باکوور و باشوور و ڕۆژهەڵاتەوە وەڵا خاڵە ڕەشە ڕوبەڕووی خۆمان دوا دێتە شێربەجی لەوێ دێتە زەرگەتانە لە زەرگەتانێ دەپەڕێتەوە دێتە کونە گورجە لەوێ دێتە نێردەک و تقریبان دۆڵێکیش لەو لا پێ دەڵێن کونەڕێوی ئاوا دێتەوە ئەو بنارەی دێتەوە میرقاز و بەردەخەزێنە و دەچێتەوە خوارە دێتە زەمبوریان و چواردەورەکەمان ئەوەندەیە ئەو چێوەش بنگردە بنگریدی چواردەورمانەرەوەندە چێوەیە زەرگەتان و زەمبوران چۆنەوە ئەم پێکتونە کاکە وەڵا زەرگەتان چین دەکا هەوارگەوشتی لێبوو بێ و خەریکی مەسەوە نیە زەرگەتە لە قاپ و مەنجەڵ و ئەوانە دەنیشە پێما بەنەزەرم هەرەوەیە زەمبوریانیش وەڵا هەر شار بوو ئیدیالحانەکە مەسن ئاساری نەماوە وەک ئەلحانەگە بەردوشتی لێ دەردێنن جێگاوشتی هەیە دەڵی دیوارە دانراوە هەر وەک شار وشتی هەڵکەوتووە زەمبوریان هەروای پێ دەڵن دەڵێن ئیچ سەردەمێکە کاکە جان سەردەمێکە وەڵا زۆر لە مێژە کاریەوەی نییە باوەڕکەی 500 ساڵ بوو لاتریشە زۆر لە مێژە کاکە قادرجانە شاخ و دۆڵشتەکانی ئاوشتیشی لێیە وەڵا زەرگەتان کانێکی لێیە دوای ئەو بناری چاوەی ئاوی چاچی هەیە شێربەگیش هەر هەیەی وەلی ئەوانە کەمیانێ زیاتر چاوە ئاوەکەی چاوەیە زەرگەتانی شەر ئاوی لێ کانیاوی زۆر کەمە چێوەکانی نێو ئاوایی کانیاوی لێە نێو ئاوایی ئاوی چاچی هەیە الحەمدای کانیاوی چاچی هەیە وەڵا کەڵتە زێن لە قەدیمەوە ئاوی ئاوای هەر لەوێ دابین بۆ کاکە وڵا زیاتر نەوەڵا کانێ فەقییان کانێکە لە بەروێیە ئەو کانی لە بەروێ پیان دەکوت کانێ فەقییان قەدیم هەر بە گۆزە و تونگە و شتی لەو کانی ئاویان دەبر لە حوزێش کانێک لەکن حوزێشە ئەوێش هەر ئاوی چاچی هەبوو ئەلعانە و دوانە وڵا نان ماوە زیاتر کەڵتە زێن ئەوە منبعەکەمان لەوێ دامەزراوە لەوێ ڕائاوەکەمان بۆ دێ پس بیری لێدراوە بەڵێ
بچینە لای کوڕەکانی کاکە قادر کە لەگەڵ بابیان لێرە کاریان دەکرد و بڕێکش لەگەڵوان بدوێن ماندوو نەبنەوە کاکەی جان. باشن شکر سلامەتن. خۆ دەناسێنی کاکە. بەڵێ وەڵا. وەڵا من ئارامی محەممەد نەژاد لە ئاوای سەبەج کارشەوە. تەمەەن چەندە کاکە ئارامجان؟ وەڵا 23 ساڵمە. تەمەەن درێژ بیاڕەبی. سیلات چەندە کاکە ئارامجان؟ وەڵا نەمخێندووە. هۆ کاریسی بوو کاکە نەتخێندووە؟ وەڵای پێم خۆش نەبوو. هەر ئاوزا عەلاقەم بە کای هونەری بوو. ئارێ وەڵا. دێ حانچ دەکەی؟ وەڵا حانەوە جاکەرە کەس مەزرا دەکەم. قەلب ساغ بێ یاڕەبی. کاکی من خۆ دەناسێنی؟ بەڵێ من نادری محەممەد نەژادم لە ئاوای کارنەوەشەوە. کاکە نادرجیان تەمەەن چەندە؟ من 27 ساڵم. تەمەەن درێژ بیاڕەبی زەماوەندە کردو؟ بەڵێ. چەند منداڵ هەیە؟ وەڵا دوو نوەکەر و قەرەباشی توە. خدا پێت دڵ یاڕێمی ماشەڵڵا بە تەمەنی 27 ساڵەوە بابی سێ منداڵانە. ئەنگۆشە لەگەڵ کاکە قادر خەریکی کاروباری مەزرعە. وەڵا هەروەڵای مەشەر دەگەڵ بابمان شان بەشانی بابمان خەریکی کار و کاسبی مەزرعین. بەبی قالو ساڕی شەڵا کاکە جان جا کاکە ئارامیان وەکو دەنگ خۆش پێ ناساندون کاکە بۆ خۆشی دەڵا لاقم بەکاری هوەری هەیە. کاکە ئارامجان لە کەنجەوە داهاتوو بۆ لای گۆرانی بێژی و هوەری مۆسیقی؟ وەڵای ئەم نەگە منداڵ مەراق لەسەکای هونەری بووە. ئارێ وەڵا. پس لە قەدیمەوە هەر کچوتە؟ ئارێ وەڵا. قالب ساغ شەڵا زیاتر هۆگرت بە چ جوورە گۆرانێکی هەیە گۆرانەکانی کام مامۆستا؟ وەڵای گۆرانی مەسەلەن ڕەزازی مەسەلەن ئاوات بۆکانی ئەوانە. لەسەر کارێ بوو کاکەی و بۆ کاکە قادری گۆرانان دەڵێ؟ ئەرەوە زۆرم بۆ دەڵێن. ئای دەستەکان خۆش بێستا گۆرانێکیش بۆ مەدەڵێ کاکە ئارامجان چاوت. ئێوارەیە بەرایە غورمەت سەفەر لەبارم باوەنیم ئێوارەیە بەرایە غورمەت سەفەر لەبارم باوەنیم تۆ بەی هەمیشە نازداری دڵ بەرە سۆری چاوانم ئای شەوە شەوەیەکە شەوە چاوی دنیایە گشتی خەوە هەر من دەبێ ئەهۆنەڵم تێکەڵ ئەهۆنەڵی ئەوە هەردوو چاوێم وەک ئاوی من لەسەر ڕێگایەت قەتیسماوە هەردوو چاوێم وەک ئاوی من لەسەر ڕێگایەت قەتیسماوە چۆم خەم نەخۆم باوانەکەم کۆرپە دەڵێم بەجێ ماوە ئای چۆن خەم نەخۆم باوانەکەم کۆرپە دەڵێم بەجێ ماوە شەوە شەوەیەکە شەوە چاوی دنیا گشتی خەوە هەر من دەبێ ئەهۆنەڵم تێکەڵ ئەهۆنەڵی ئەوە هەی هەر من دەبێ ئەهۆنەڵم تێکەڵ ئەهۆنەڵی ئەوە لە خزمەتێکێک لە لاوانی خۆشەویستی ئاوای دەنسلااو لە بکاکی من سلام علیکم باشن شکر سلامەتن خیر دەکەم ڕۆی بەخێنە سەر چاوەکانم زۆر سپاس چاو خۆش بە خۆتان دەناسێنن من عەبدوڵڵای منیازەر کوڕی کاک برایم
27 ساڵما خەڵکی ئاوای کانێڕشم. تەمەەن درێژ بیارەبی کاکەجان ڕادێ خوێندەواری چەندە؟ وەڵام من لیسانسی حقوقم هەیە. بژین بێم زەڕەت من ئینشاڵڵا خەریک بە چ کارێکن کاکەجان؟ وەڵا فعلەن ئێستا هەل نەڕەخساوە کە شغڵێکی سابتی دەوڵەتیمانە بێ فعلەن لە پەناوکم لەسەر زەمینی کشاوەرزی کار دەکەین فعلەن کاری کشاوەرزی دەکەین. هەر قالب و ساغ بێ ئینشاڵڵا لە کاروبارەکە ڕازین الحەمدولایدی. وڵا شکر خدا باشە خراپ نییە جواب بوو هەیە قالب و ساغ بێ ئینشاڵڵا. کاکەجان لاوەکانی ئاوای چەندان هۆگری بە خوێندن هەیە لاوەکان منداڵەکان؟ وەڵا شکری خدای هاتن جوانیش زۆر تێدایە بەڵام زۆر بەکەم تا کوردی توانی مەسەن تۆ بێسەواد دەبینی حدودی 20 تا 25 لیسانس فوق لیسانسشمانەیە. زیاتر بەچێوە خەریکن کاکەجان وەکو گۆ لێرە لاگەڵ لە پێناو نەماڵەکانیان کاروباری بە کاروباری ئاوای ڕادەکەن یاخۆ لە شاری خەریک بەکارن؟ وڵا هەشە کاری دەوڵەتیشی هەیە بەڵام زۆربیان لێرە خەریکاری کشاوەرزین. قالب و ساغ بێ یا ڕەبی ئینشاڵڵا. دەبینین لاوێکی وەکو کاکە عەبدوڵای وێڕایەوەی کە کارناسی حقوقی هەیە بەڵام هەلو دەرفەتیەوەی بۆ نەڕەخساوە کە بڕوات و لە شار خەریکی کار بێت بەڵام ئێستاش لە کارکردن نەوەستاوە لێرە وێڕای بنەماڵی خۆشەویستی خەریکی کارکردنا. بەڵام شتێک کە لێرە زۆر جێگای شانازیە ئەوەیە کە کانی ڕەش مەودای 35 کیلومتری لە شاری هەیە و شادم ئیمکاناتیشی بەو سوورەتەی نەبێ بەڵام شکری خودای ڕادەی خوێندەواری مناڵەکان و لاوەکانی زۆر لەسەرەیە. دۆستا و خۆش بە کاکە عەبدوڵای گیان هەر بێم زەڕەت بن ئینشاڵڵا چ پەیامێک و هەیە بۆ لاوەکان بەتایبەت لاوەکانی ئاوایی نشینی کە دەتەمەنی جەنابتاندان کاکە؟ زۆر سپاس وەڵا پامی من بۆ گشت لاوەکانەوەیە کە واقعاً موقعیت شاید کەمێک سەخت بێ بەڵام نابێت دەست لە خوێندن بکێشینەوە لە هەر جێگایەکی کە بۆ خۆمانمانەوێت دەتوانین بۆ شتێک کەمانەیە بگەین. ژین کاکەی جان دیارەکە کاکە عەبدوڵای ژیانی ئەلانی خۆی وەکو وەرزێڕێکی تەحسیل کردە ناگۆڕێتەوە بە بێسەوادی و 100% دروستە وەڵا جا هەر لە کەشاوەرزێکی بێسەواد وە لە کەشاوەرزێکی سەواددار مطمئنن کەشاوەرزی باسەوادەکە توانێت بەهرەیەکی زیاتر و کارکردی زیاترە بێ. هەی بژین ئینشاڵڵا دەست و چاو خۆش. دایک و کچێکی خۆشەویستی ئاوایی کانی ڕۆژداین دایکێکی لێ هاتوو کە کچێکی وەکو خۆی ژیر و لێ هاتووی پەروەردە کردو ئێستا زیاتر لەگەڵان دەدوین. دادەجان خۆتان دەناسێنن. بسم الله الرحمن الرحیم. پێش هەموو شتێک بە خێراتتان دەکەم. ئەم نێوم کەژاڵی قادرزادم. دادەجان تەمەن و چەندە؟ 35 ساڵم. درێژ بن یا ڕەبی چەند ساڵە زەماوەندو کردو؟ وەڵا 15 ساڵە. هەر خەڵکیەوە وایە بوونە دادا؟ نا وەڵا خەڵکیم هابادم. چەند منداڵ هەیە ئێستا؟ وەڵا 2 کچمان هەیە. خدا پێت بێڵن یا ڕەبی. خەریک بە چ کارێکم بۆ خۆتان دادەجان؟ وەڵا بۆ خۆم کاری خەیاتی دەکەم تەزریقات و پانسمان ئارایشگەری. ماشەڵڵا دەڵا لە هەر قامکەی هونەرێک دەبارێ. چەند ساڵ دەست و بە خەیاتی کردو دادا؟ وەڵا 8 ساڵە. بێم زەڕەت بن ئینشەڵڵا هەر لێرە فێر بوونە؟ نا وەڵا لە بۆکان دەورەم دەدیت. قالب و ساغ بێ ئینشەڵڵا. ئێستا لە نێو ئاواییدا خەیاتی دەکەن وایە؟ بەڵێ. بژین ئینشەڵڵا. دادە بۆ من باس بکە بزانێ خەڵکی ئاوایی ئێوە کە خەیاتێکی بە ئیسلا ژنانە لە ئاواییدا زیاتر چ شتایەک دەدرون خەڵکەکە چ لیباسێک لەبەر دەکەن؟ وەڵا لیباسی کوردی کەم تا کورتێک لەبەر دەکەن وەلی زیاتر لیباسی کوردی دەدروم کراسنەی بە قەولی ئێرەش قەسری. زیاتر چ جنس پارچەیەک کەڵک وەردەگرن خەڵک؟ وەڵا هەم پارچەیەک زیاتر ئیسرێج و نەشمیلان. دادە کچەکان کە دەتەمەنی سۆما خانم دانا کچە جوانەکان لیباشتی کوردی دەبەر دەکەن؟ وەڵا فەقەت بۆ شایی. زۆر باشە. دادەجانەدی ئارایشگەری و تەزریقات لە کەنجەوە فێربوونە؟ وەڵا ئارایشگەری پێشوەی کە بێ مێرە دەمزانی تەزریقاتی شەروەتر دوایوەی کە دیپلۆم وەرگرت دیدی بابم نەردم بۆ تەزریقات پانسمان. بژین بێم زۆر ئینشەڵڵا بەدێکی ماڵیانە میشە شلوغەیدی هەر ڕۆژێ چەندانە بێن بۆ ئارایشگەری چەندانە بێن بۆکە خەیاتی و چەند کەس نەخۆش دەکەوێت دێدادە دەرزیان لێ دەدا. بەڵێ ئەرە وەڵا. بژین ئینشەڵڵا. سۆماجیان زیاتر خۆت دەناسێنی؟ ناوم سۆمایە خەڵکی کانێڕس. شۆرەت چێ؟ خزری مقەدەم.
سۆما خانم جان تەمەند چەندە؟ 12 پۆلی چەندی؟ حوت ئەبژی بێمزەڕەت بی ئینشەڵڵا وەکی ئاگادار بووینەوە سۆما خانم ژەنیاری گیتارە چەند ساڵە دەست پێ کردو سۆما جان؟ ساڵێک بێمزەڕەت بی ئینشەڵڵا چۆن بوو چووی بەلای هونەری مۆسیقا وە گیتارت هەڵبژار زۆر مەلاقە پێی بوو سۆما جان چ شتێکان دەرت بوو کە بڕۆی بۆ لای مۆسیقا؟ کوڕەپورەکەم گیتاری حالم دەکرد منیش پێم خۆش بوو باوکیشم کوتێگەر پێت خۆشە بۆ دەکڕم ئەمیش زۆر پێ خۆش هەربژی دەستی بابی بەڕێزیشان خۆش بێکە ئاوە پاڵپشتی کچەکان دەکەن بۆ فێربوونی هونەری مۆسیقا دێلان چۆن دەچێوە کلاسەکان؟ وەڵای زۆر زستانانە دەچم هاوینانە کارمان هەیە لە تێیدا هاتو چۆ دەکەی؟ هەفتەی چەندە لەسە دەچێوە؟ جارێک هەربژی بێمزەڕەت بیشەڵا ئەلان هیچ فێربوویەی دی کەم ئەربژی فێر بووە ماوەی ساڵێک بەڕاستی ماوەیەکی زۆر نێ بەتایبەت بۆ سۆمای کە مەجبورە لێرە هاتوچۆیە بکە ئاگادار بووینەوە کە سۆما خانم نووسین و خوێندنەوەی کوردیش بە باشی دەزانێت بزانین کوردی لە شۆ فێر بووە باوکم فێری کردم کتێبیشی بۆ دەکڕیم دەم خوێندەوە چەند ساڵە دەزانی کوردی بنووسی بخوێنەوە؟ لای لە مێژە دەستم پێ کرد 6 ساڵ ئەبژی سەرکەوتوبی بە قوربان ئێستاش گۆڤارێکی کە لە شاری بۆکان بە چاپ دەگا لە پێش دەستی سۆما خانمێ شێری کوردی تێدایە سۆما خانم قرارە شێرێکی کوردیشمان بۆ بخێنێتەوە گۆڤاری ژین فەرموو بۆکان شاری بۆکانە وێنەی بووک جوانە زیرەک بولبولە و لە دڵ میوانە حەقیقی شائیر سێحەب دیوانە زێری ئەدەب و سوارە و سۆرانە ئاسۆش ئەویندارە هەم غەزەل خوانە مامە قادریش شمشاڵ ژەنمانە سەرچاوە و ڕووگەی هونەرمەندان تەپی قەڵایچی مێژووی کۆنمانە شارێکی خۆش و لەبەر دڵانە لای هەموو کوردێک بووکی شارانە هەراوەدان بە شاری سەربەرزی بۆکان بووکی مکریان دۆساوت خۆش بێ سۆماجان دادەجان بۆ خۆت چەندە هەندەری سۆما بوویە بۆی کە چۆ بۆ لای هونەری مۆسیقا بە هەر حاڵ لەو ڕێگایەدا بمێنێتەوە سار نەبێتەوە وەڵا بۆ خۆشم زۆرم پێخۆش بۆ خۆشبەختانە ئێستاش وەک قەدیم نەماوە ئەلان هەموو کەس ئەوەی دەزانێ و باشترە منداڵەکانی هەان دەدا کاری بەوە نیە کوڕ بێ یا کز بێ هیچ فەرقێکیان نییە وەلی زیاتر بابی پێی خۆش بوو دیارە دادە لە هەموو بوارێکەوە پاڵپشتی سۆماجیانی کە هەر هەیە سەرکەوتو بێ ئیشەڵڵا دادا کچەکەی دیکە تەمەنی چەندە؟ کچەکەی دیکەم ساڵێک و 3 مانگە خدا پێت بێڵە یاڕە قوربان بۆ دیارنێ؟ وەڵا نستۆ دەمینەوە ڕۆیدی وەختی خەوەیە نویسێ دادەجێن سانە خدا پێتان بێڵە یاڕەبی دادە سۆما لە کاروباری ماڵەدا یارمەتیتان دەدا؟ ئەرێ وەڵا بەتایبەتەوەی کە منداڵی شکۆلە تریشتان هەیە لە سۆما ئەرێ وەڵا زیاتر ئەو منداڵە چکۆلم هۆگر بە سۆمایە هەربژین ئینشەڵڵا داچینەوە لای سۆما خانم بزانین دەست و پەنجەی سۆماجیانی چۆنە بۆ گیتار لەدانێ سۆماجیان فەرموو بزانین ئاهەنگێک شتێکمان بۆ لەدەین بەدانشنەوە بۆ لێ دەدرێت بژی بە قوربان دەست و چاوت خۆش بێ دەستی دادە کەژاڵی خۆش بێ دایکی سۆماجیین دەستی بابی بەڕێزیان خۆش بێ کە ئاوە پاڵپشتی کچەکان هەن هیوادارم بەگشتی بنەماڵەکانە لاان شکری خوددا زۆر کەم وایە بنەماڵێک ڕێگری منداڵەکان بە تایبەت کچەکان بێ بۆی کە بۆ لای دەرس خوێندن بڕۆن بۆی کە بۆ لای هونەری مۆسیقا بە تایبەت هونەرێکی کە بەڕاستی دەزاتی کورداندایە بڕۆن هیوادارم ئەوەندە پاڵپشتیان بن کە لاوانێکی سەرکەوتوو بە تایبەت کچانێکی سەرکەوتومان لە کۆمەلگادا هەبێت.
لە دانیشتوانی ئاوایی کانی ڕەشداین سڵاو کاکەجان سەلام بەخێرن دادا باشن شکر سلامەتن ساچشکە سلامەتی بەخێرات نم لێ دەکەم لەم هاباتەوە تەشریف و هاتووە زەحمەت و کێشاوە ئێمەتان بەسەر کردوێتەوە زۆر بەخێرە زۆر سپاس کاکەجان خۆتان دەناسێنن بەڵام من حسێنی ئەمی نازرم کوڕی محەممەدی مام ساڵام تەمەن و چەندە کاکە حوسێنجان وڵات تەمەنم 42 ساڵە ماشەڵڵا تەمەن درێژ بن یاڕەبی لەش ساغ بن خەریک بە چ کارێکن کاکە وڵا کەشاوەرزی کاکە حوسێنجانەی پرسیارێک بۆچی بە واوایی دەڵەن کانی ڕەش کانێڕەش وڵی بۆیە پێی دەڵێن کانێڕەش دستانەکەی سەختە ئێرە بەفرگرە شاخ و چێوی زۆرە کانەکان دەورەی کانەکان ڕەش بوون بۆیە پێی دەڵێن کانی ڕەش کاکە دەوری کانەکان بچۆن بوو ڕەش دەماوە وەڵا کانیا و بۆ خۆی گەرمە بەفرەکەی دەتوان دەوە دەوروبەرەکەی ڕەش دەبەوە دەی کاکە جەنجاو کانیاوانە لە نێو ئاواییدا بوون بەڵە ئێستا لێی ماوە بەڵێ لێ ماوانام ویشک بوون بە وانێکی ویشکە ساڵەوە ویشک بوون چەند کانیاوی لێبوونێ وڵا زۆری لێیە ئاژنۆدەی نێوێکی تایبەتیان هەبوو بەڵە چاوەمان هەیە ئەو کانی نێودێمان هەیە حوزی پێدەڵان دەی قەڵامان هەیە مەحموود بناوانی پێدەڵان کانێ ساردمان هەیە کانێ خوڵامان هەیە ئەوانان هەن هەموو ماتۆران تێدەگیرێ نان بۆ خوا زۆر باشە کاکەجان دەساڵ خۆش بەوە شوی نێودێرکردنی ئاوایی کانی ڕەش بەونێەوە ئاوی کانیا بۆ هۆی کە گەرمتر بوو دەوروبەرەکەی نەی دەبەست و ئیستلاحان دەڵێن ڕەش دەماوە ئەو ئاوایە هەر بەونێوەی نێوی دەرکردو دەساڵ خۆش بە کاکەجان زۆر سپاس خۆش بێ بەخێر. لە تایبەتمەندەکانی ژیانی ئاواییەوەیە وێ ڕایکار و سەختێکی زۆری کە هەیەی کاتی پشودان دەتوانی وەکو ئێرە ئێستا کەمە لێ دانیشتوین بێن و لێرە پشوو بدەیت لێرە لەبەر سێبەری قامیش و جیاگۆڵی دانیشتون و پرسەرمان کە زەوی و زار دیارە بەڕاستی خۆشە شنەبایەکی فێنکی دێ و کاکە زەحمەتیان کێشاوەتان بۆ هێناوین و دەستیان خۆش بێستا لە خزمەت کاکفەتاحی خۆشەویست داینێکێک لە دانیشتوانی ئاوایی کانی ڕەش کاکەجان سڵاو لێبێ سەرچاوەکانم بەخێری ناخدا باشن شکر سڵامەت چاوم مەرحەمەت زیاد بیاڕبی سپاساوتان خۆش بێ زۆر سپاس خۆتان دەناسێنن وەڵام من فەتاحی قۆرەقچیم خەڵکی ئاوایی کانی ڕەشم تەمەن چەندە کاکە فەتاح وڵات تەمەنم 55 ساڵم تەمەن درێژ لە ساغ بن یاڕەبی وەلە دیێوە ئاوایە نەکات وەڵارە وەڵا خەریک چ کارێکن کاکەجان وڵای خەریکی کاری کشت و کاڵ و کشاورزیوانێ قال بوو ساغ بێ ئیشەڵڵا بەگشتی زەوی و زاریە و ئاوایە چی لە دەچێنن کاکە چ بەرهەم دێنن وەڵای گەنم و جۆ و چەوەندەر و مەسەن وێنجەوانە نۆکشە لێ دەچێن ئەما زۆر باش نییە وەڵا بۆ نۆکی هەر زۆر خراپە مەسەن نۆک بڕێژکەی دەگرێت ئا مەسەن زۆر کەسی و عادەی کا بڕێژکەی دەگرێت هەر هیچ دەرامادێشی نابێت یەکەی چ کاکە وەڵی نازانم بە خدای پێم ئێمە درەنجی دەکەین ئەگە درەنجیشی بکەین مەسەن جووت شتی زۆر درەنگ دەبێتەوە بە خاتری ئەوەیە دەی کاکە فتاجان هۆیەکەی چێکە درەنگیدا دەچێنن وەڵی کانی ڕەش تقریبا بڕێک شۆستانە بە خاتری ئەوەیە مەسەن درەنگیدا چێن ئەگە درەنگیشماندا چەند دووە ئەگە هاتە وەختی خۆی بەرهەم نابێ مەسەن هەوردەی بە گەرما دەبێ گوڵ ناکا مەسەن بە خاتری ئەوەیە زوشی دابسێنی کە سەرما لێ دەدا و ناگە زووی داچێنی مەسەن جوود نابێتەوە ئەو دەمی مەسەن ویشگنیە ئەو زمانی مەسەن نەگا جووتشی دەبێت درەنگەیدی مەسەن دای دەچێنین و دواش بەرهەم نابێ مەسەن بەو سوورەتەیەگە عام مەسەن وەکو جگانەی دیکە بەرهەمەکەی باش نابێ ئەوەی ئەوەیە کاکە فەتاجانەوە لە بەیانەوە کە لە مەزراکان و بەگشتی لە دەرەوەی ئاوایی گەڕاوین دیسما کە زۆری زەوی زارەکان وێنجەیە چۆنە کەوا لێرە وێنجەی زۆر دەچێنن وەڵی ئێرە الحەملای حاصل خیزە ئاوی زۆرە بە خاتری ئەوەیە الحەملای ئاوی هەیە وڵای لە 3 متری ئاوی هەیەیدی کانگای ئەسڵی تەولیدی وێنجن ماشەڵڵا وێنجەکەی زۆرە ئاوی چاچەیە خەڵکیش بە خاتری بژی ژیانی ڕووی دە وێنجەی کردە و چەوەندەرش دەکەن وڵات تا ئەندازەشی چەوەندەرش هەر دەکەن بەرهەمی چەوەندەرەکەی چۆنەکە بەرهەمی چەوەندەرەکەش خراپ نییە وەڵا ئەوی شکر باشە مەسەن عن یەکتاری مەسەن 65 تۆن 50 تۆن ئەوەندەی دەدایدی نسبەت بە جێگاکانی دیکە خراپە وەلی خەڵک چونچینە مەسەن بژی ژیانی کەمە لێرە ئەوە هەولی چەوەندەرەکەش دەدا مەسەن چەوەندەری دەکاو
کاکە هۆیەکەی چ چەوەندەرەکەوا کەم بە ئیسلا بەرهەم دێنێ وەڵاهی نازانم بە نەزەری من هەر ئیش درەنجەیە چون درەنگ دەبێ عان لە خوارە مەسەن نێمە لە خوارێکە مەسەن ئەوەڵی نەورۆزەی دەیکا ئێرە مەسەن مانجێک مانگونیوەشی بەهار دەچێت چا دەیدەسێنێ دەی دوای مەسەن دێتە گەرمایە ئەو دەمی ئافاتی زۆر دەبێت کرمی دەبێت سوزانمەوانەی هەموو هەیەدی باغ و باغاتیشی هەیە کاکە فتاحێرە مارە وڵا باندازە خۆی باغ و باغات شەیە وەزعی باغ و باغاتەکەی چۆنەکە وڵی باش نییە زۆر خراپە زۆری عانەوە هەڵی دەخەنەوە زۆر خراپە چون مەسیرێکی چۆستانە بە هەرەی مەسەڵێن سێوشتی هەر زۆر کەمە نێتی ئەو باغ و باغاتەیە لانکەهەیەتی بەرهەمەکەی چ کاکە وڵا هەر سێوە هەر زۆرتر هەر سێوە سێوی هەیە سێوەکەشی باشە وەلیدی بەرهەمی کەمە مەسەن بەو سوورەتەی نییەوە خوارێ مەسەن ئاوەکوین دەرخاش قۆقەڵاوانە نێوەڵە خەولی کابرادا قازان سەری مای دەخوالێ وڵی ڕازوە هەر بێم زەرت بنیشەڵە کاکە لە پەنا کشت و کاڵ و باغداریدا خەڵک خەریک بەریچینە لێرە مەڕماڵات ڕادەژیرێ ئەرە وەڵام مەڕماڵات شێش گۆرە الحەمدای وە مەڕی هەیە وە مانگای هەیە زۆر باشە نەوانە مەسەن باشن شکر زۆر چاکن بە چەشنی کولی ئاوایی چەند سەری مەڕمانگا دەبێت کاکە وەڵا ئاوایی ڕەنگە 200 سەری مانگاوشت دەبێ ڕەنگە حوتەش هەزارە چی مەڕ دەبێ ئەوەندەی دەبێ ئەوەندە بەس لێرە خەڵک دەسێتە چۆستانێ بە پێوەی کە مەڕماڵاتیشی زۆر بە خدای هارە وڵا دەستنە زەرگەتانی و لێرە زەرگەتانی پێ دەڵێن لەوێ مەسەن چادروشتیان دەچێ ساڵان چادروشت بوو لێ لەعانەکانەیە ماشەنشت هەیە وەسیلێ یار بخوان ئاوە دەچن هاتو کوێ ئەرە وڵات کوێ دەکەن دەی دۆشن و دێنەوە ئەرە وڵا لێ خۆتان چۆستان چوونە کاکە وڵی مەلحان ساڵان دەچوینەرە وڵا ساڵان مەڕمان هەبووەرە وڵا دەچوینەرە وڵا دووەختە مەسەن شوێنی منداڵ فەقیرە بەر جا بە پیانیش دەچوینە دەمی خداوەچیدی سەنەن وعزیەوە دەمی زۆر خراپ بەلعام وەسیلە هەیە زۆر چاکە جا چەند وەخت لەوێ دەمانەوە کاکەجان وڵا زاحتا دوومان کاوین لەوێ دەبوون کێنجە دەڕۆشتن هەر ئەوڵی بەهارێ مەسەن مانجێک بەهار دەڕۆیشتن ژیانتان لە چۆستانە چۆن بوو کاکەجان زۆر باش بوو ئەرە وڵی خراپ نەبوو مەسەن ماڵات داریش خراپ نیە وڵام مەڕداری ئەگە بۆت بگونجێ زۆر باشە ئێستا نەتان مامەڕماڵ نە وڵای لەعانەکانی مانگامانەیە بە زیاد بەویش خراپ نییە وڵا خدای بە زیاد بێ ڕەبی دەی کاکەجان بۆمان باسکەم زین لە چۆستانێ ئەو ڕست ڕۆزیەتان سلێ دەکرد چۆنیان ڕادەگرت وڵا جارس خۆڕۆزەکە لێ زۆرتر مەسەنە دەمی فرۆشی پەنیرمان دەفرۆش مەسەن ژناندان کردە پەنیر و پەنیرەکەش وڵاتستانە دەمان فرۆش خۆل عین شەروایە ئەمەسەنە ئەو ماڵانێگە مەڕیان هەیە هەر ئەوەی دەکەن کاکە لە شو ڕادەگیرە ئەو پەنیرە وڵای زۆرتر هەری وا بوو مەسەن ژێرخان وشتی هەبوو زۆرتر دام بردەوانە باپیرمان باسی کونە پێشیان دەکرد لێ من چون سینم ناگەێنێتەوە وڵای هەر ئەوەندە و باسییان دەکرد بۆمان باسکە بزانین چۆنیان باز دەکرد کونێ پێز بزەندا کونێ پێز نەفرێکیان بۆ دەگرت پەنیرشتەکان دەبردەوێ پەنیرەکەش دوا مەسەن هەچ کەس لە پێستان دەخست پێستەکەش دوا مەسەن خەڵکستانە دەسوندانێ ناوە ئەمە لەعانەکانی وەڵام من نەمدیوە بن بۆ خۆم هەر باپیرم باسیێوانی لەکوێ بۆ کاکە ئەو کونە پێستان باوەڕم پێ بکە نازانم فەزاتی خدا دیێرەوەندەی باپیرم دەیژێڕاوە دەنا نازانم لەکوێ کونە بیرەوەری تایبەتیان بۆ نەژێڕاونەوە لەسەر و باسی کونە پێست وانە ئەی کابرا لەوێ نەفرێکیان بە نیگەهبان دەگرت و ئاگای لێ دەبوو جەلی وە دز دەچوو ئیتفاقێک پێش باسێوانان دەکردان کو مەسەن نەفرێکە تایبەتی بووان دەگر یەکسەرە مەسەن ئەو ساڵی بووان دەگر هەتا کونێ پاییزە پاییزە وەختی پەنیرشتینیا دەمی مەسەن هەچ کەس سو بە ئیخۆی دێناوە ئەرەوەڵا باسی حەقیقە حەقچیان دەدایە دەستخۆشانەتیان دەدایە بە خودای جا داهانگری دی مەسەن جا پەنیریاندا بە پوڵ شتیاندا بە داهانگرەوەڵا کە زیاتر لە نێو ئاوایی دەبی هەچەند کە زیاتر جۆڕایەڵی قسەیە و خەڵکە دەبی هەچەند کە زیاتر لە نێو ئەو سروشتە جوانەی خودایدا دەگەڕێی لە ناو کوردستانی سەرسەوزدا بەڕاستی تامەزرۆتر دەبی بۆ بینین بۆ گوێڕاگرتن لە بیرەبەرە خۆشەکانی پیاوە پیرەکاندا گەورەکان و خۆشەویستانمان لە ئاوایی ئەوڕۆ لە ئاواییکانی ڕەش هەڵکەوتو لە 35 کیلومتری شاری بۆکان سەر بە بەشی ناوەندی میوان بووین ئاوایەکی سەرسەوز ئاوایەکی خۆش خەڵکێکی خوێنگەرم ئەوڕۆ میوانداری کۆڕی کانگای ژیان بوون. ئیدی وەختمان درەنگر وردە دەڕۆینەوە بەرەو شاری مەهاباتی وادارم بەرنامەی ئەو ڕۆژمان هۆی ڕەزامەندیەوە خۆشەویستان و ئازیزانی پێکێ نابێت تا کانگای ژیانێکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.